سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دوای تێپەڕبوونی 3 مانگ بەسەر بایکۆتکردنی دەوامی ناوەندەکانی خوێندندا ئایندەی پرۆسەی پەروەردە و فێرکردن و معریفە لە هەرێمی کوردستاندا بەرەوکوێ دەچێت. ئایا بە هەزاران لە خوێندکارانی پۆلی یەکەمی سەرەتایی چاوەڕێی فێربوونی ئەلفوبێی زمانی کوردی دەکەن؟ ئێستا لە نیوە دەوامێکی پۆلە ساردووسڕەکانی قوتابخانەدا چۆن دەتوان فێری ئەلفوبێی زمانی کوردی ببن؟ ئایا ئێمە نەتەوەیەکین شایستەی فێربوونی زمان و معریفەمان تێدا بێت تاوەکو بتوانین پرۆسەی گۆڕانکاری دەست پێ بکەین؟ ئەم دۆخە بەرەو کوێ دەچێت؟ گەر لە ڕابردوودا مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد بێ، ئەی بەرپرسیارەتی سیاسەتی پەروەردە و فێرکردن و کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا چه ئایندەیەکی دەبێت؟ ئەو مەترسیانە کامانن لەسەر ئایندەی پرۆسەی پەروەردە و کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا دروست دەبێت؟ ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتی ئەم شەومانە بە میوانداری بەڕێزان مامۆستا عەبدولکەریم شێخانی نووسەر و شارەزا لە فێربوونی کوردی، مامۆستا مەریوان سەلاح علمی نووسەر و هەروەها ڕۆژنامەنووسی پەروەردەی بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی دیداری تایبەتی. مامۆستا عەبدولکەریم، ئێمە نەتەوەیەکین شایستەیی گۆڕانکاریمان تیاوێت لە ڕێگەی پرۆسەی خوێندنی و فێربوون و معریفەوە؟ ئێمە هیچ جیاوازێکمان هیچ لە میلەتانی کە کەمتر نین. بۆ میلەتانی کە دەتوانن فێر بن، بۆ ئێمە ناتوان، بۆ شایستەنین ئێمە. بەڵام ئەگەر هەر هەموو کوڕیەک هەبێ لە خۆمان نییە، دەیمەوە نییە. بۆ نمونە ئەم دۆخەی کە ڕوویدا چ گوناهێکی قوتابیە یا خوێندکار یا قوتابی کە 3 مانگ لە قوتابخانە دواکەوتەوە وانەکانیشی چووە. ئەگەر زوو دەسەڵات حکوومەتە زوو بە دەنجی مامۆستاکانەوە بشوایە، یان ئەو موچەکەی قد نەکردایە، خەڵکی برسی نەکردایە، مامۆستاژ ناچار نەدەبوو ملی ئەوە بگرێ بێتە سەرجادە و قوتابخانەکان بەجێ بێڵێ. ئەمە بەڵام بە هەردوورە حکوومەت بە پلەی یەکەم و دوایەوەش ئەو ناڕازی بوونە زۆر بەردەوام بوونە زیانەکەی بە قوتابی گەیاند. ئێمە شایستەییمان تێدایەوەکو جەناب دەڵێ، بەڵام شایستەیی لە کاتێکدا نییە کە سیاسەتی پەروەردەیی و کەرتی فێرکردن لە کوردستانە سیاسەتێک بێت پلان بۆ ئایندەدا بڕێژێت. من ئەوەی کە دیومە، ئەوەی کە تێبینیم کردووە، تا ئێستا دەسەڵات ئەوەندە بەتەنگ فێرکردنەوە نییە، ئەوەندەی بەتەنگ پارە پەیداکردن و نەوت فرۆشتنەوەیە، ئەوەندە بەتەنگ خوێندن و فێرکردن نییە. ئەکرێ وەڵامەکەشی بە دوای ئەم بۆ چوونەتا بهێنیت؟ یعنی بۆچی بەتەنگ فێرکردنەوە نییە؟ ڕەنگە ئەوانەی کە کاربەستن و ئەو کارە دەگرنە ئەستۆ، ڕەنگە شایانی ئەوە نەبن کە خۆیان شارەزاییان نەبێ. بۆ نمونە شتێکت بۆ بجێڕمەوە، لە کۆنفرانسێکی زمان لە هەولێر بووم، پێش ئەوە واتگەم 2013 بوو، وتارێکم نووسی بوو لە کوردستانی نوێ لە گۆشتەکەی خۆمان بە ناوی وزارەتی پەروەردە کەمێک بەزەیی باسی کتێبەکانم کرد، بوو کتێبەکان کە وەرگێڕاون بۆ زمانی کوردی. هەندێکیان من جەزام هەیە دەهاتن دەرسیان پێ بڵێم بۆیان شارەکەم تێنە دەگەیشتم، کوردەکەی ئەوەندە خراپ بوو. جا لەسەر ئەوە نووسی بووم، ئەوانەیە کە کتێبەکانیان وەرگێڕاوە خۆیان شایانی ئەوەنین زمان نازانن کە کتێبەکانیان وەرگێڕاوە، ڕەنگە لە مادەکە بزانن بەڵام زمانیان نەزانیوە. جاوتارێک نووسی بوو لەسەر ئەوە، وەزیری پەروەردە لەوێ بوو، وەزیری ڕۆشنبیری لەوێ بوو، وەزیری خوێندنی باڵا لەوێ بوو، ئەوانە قسەیان کرد. من گوتم دەمەوێت بێم قسە بکەم، گوتیان نەبا بە دەکردنەوەی هینەکە کۆنفرانسەکە، گوتیان نا ئەوە پێشنیوەڕۆ تەنیا بۆ پیاوی گەورەیە. گوتم وەڵڵا پیاوە من پیاوی گەورە نیم. وەڵام دوای وەزیر کەوتم، وەزیری پەروەردە، بە هەزار حاڵ گرتم. گوتم وتارێکم لەسەر نووسیون
لەسەر ئێوە گوتی ئەس کوردی نەزانم گوتم باشە گوتی بەوە بڵێ کوڕێکی لەگەڵ بوو گوتی بەوە بڵێ ئەوە کوردی دەزانێت گوتم شتێک لەسەر نووسیون ئێوەی ئەمتان هەیە بیخوێنەوە بەڵکە قسەی خراپ کردووە وڵا ئەلاکولین جۆ وەڵام نەبوو کە کابینە گۆڕا وەزیر وتارێکم نووسی تکایە ئەم جارە وەزیریش دەوێت بنێن کە کوردی بزانێت مامۆستا مەریوان بەشێکی وەڵامەکەی ماوەسا لە تۆمەوە وەربگرمەوە ئایا بۆچی سیاسەتی پەروەردە لە کوردستان نایەوێت پرۆسەی فێربوون هەبێت ئایا فێربوون بەو واتایی کە مامۆستا هێمای بۆ کرد لە بەشی کۆتایی وەڵامەکانیە کە وەزیرێک بڵێ من کوردی نازانم و بێوێ پرۆسەی فێربوون بڵاو کاتەوە ئەمە چکارە ساتێک بەدوای خۆیانێ زۆر ڕاستە سیاسەتی زۆر سپاس جارە پێشەمو شتێ بۆ بەرنمەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست بۆ جەناب و بۆ مامۆستای بەڕێزیش زۆر ڕاستە ئەو قسەیە کە با بڵێن لە هەرێمی کوردستانە شتێکەیە کە وا ئەڕوا بەڕێوە کە پرۆسەی پەروەردە ئیحمال بکایە گوێ نایاتە پرۆسەی پەروەردە یعنی ئەمە بە بەرنامەیە ئەو پرۆسەی پەروەردەیی کە هەیە پرۆسەیەکی پەروەردەی با بڵێن خراپ کەمەکوڕی زۆرە و نقصانی زۆرە نەک ئێستا کە ئەو باسی جەنابە لە سەرەتا باسی بایکۆت شت کە هەر پێشتریش یعنی شتێک نەبووە ناوی با بڵێن پرۆسێکی پەروەردەی گونجاو و تەندروست بێت یەکێ لە هۆکارەکان ئەوەیە هەر لە سەرەتا و لەم دە 5 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق بە قۆڵی با بڵێن ئیشیان لەسەر ئەوە کردو کە بە تەواوەتی دوو پەروەردە یان دوو پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستانە هەبێت پەروەردە و خوێندنێک کە تایبەتە بە زۆرینە ئەم پەروەردەیە نابوت کراوە و نابوت یەکەن ڕۆژ بە ڕۆژ پەروەردەیەکی ژەیە تایبەتە بە بەرپرس و دەوڵەمەند و چینی ئەرستۆقرات و سەرەوە کەمکەمێکیش چینی ناوەند ئەم پەروەردەیە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونایە ئاستی پەروەردەی ئەوەی کە لە بەرەو پێشچوونایە پێی ئەوتێ ناحکومیان ئەهلی ئەوەیشی کە لە ئەوی ترە کە زۆرینەتیا ئەخوێن پێوتری حکومی ئەم حکومیە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشیە هەتاوکو ئێستاکە کەسێک خۆی بە بەرپرس نازانێت کە 3 مانگە دەوام نەکراوە لە نیوەی کوردستانە کەس بەرپرسیارەتەکەی هەڵگرێت ئەمە یەک دوو ئەم جیاکردنەوەیە هەر بە تەنها پەروەردەی نەکردوێتەوە مەسەلەن بۆ نمونە ژیانی ئاسایی گرتوێتەوە بڵین بۆ نمونەگە ئێمە یەک دەقل لە یینەکەت لابین لە حەزێک لە بڵین کارەبا بۆ کارەبا چانابێت بۆ چکە هەرچی بەرپرس و دەوڵەمەندە کارەبای هەیە یعنی هەموو بڵین گەڕک خانۆ هەموو شتەکانیان جا کردوێتەوە لەبەر ئەوە ئەوانە ئاگایان لە ژیانی وردەکاری خەڵک نییە ئەگەر ئاگاشیان لێ بێمە بەستیان نیە چونکە تەسی لەسەر ناخی خۆیان ناکە تەنان کاگەرام حەزم ئەو قسەیە بڵێم یعنی هاتوون چیان کردووە لە هەردوولا لەم لێرە و لەوێ سەرقەبرانیان جا کردێتەوە هیچێک بە یەکێکەڵە مردوو ئەمەیان جا کردێتەوە تۆ کە مردووی خۆت لەگەڵ مردووی خەڵک جاکەیتەوە ئەی چۆن زین و جا ناکەیتەوە ئەی چۆن پەروەردە جا ناکەیتەوە ئەی چۆن تەندروستی جا ناکەیتەوە پێت وایە نابودکردنی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان کە تۆ هێمات بۆ کرد ئەمە لە چوارچێوەی سیاسەت و پلانێکایە بۆ ئەوەی نەوەیەکی نەخوێندەوار و ناپەروەردە لە ئایندا دروست بێت داوای هاتنە خوارەوە بکات لە کورسیەکان یاخود ئەمە لە چوارچێوەیە کە بێبەرنامەیە و بێسەروبەرەیە و لە سیاسەتی بەڕێوەبردنی پەروەردە نازان لە هەرێمی کوردستان ئەو نەزانینەشی تایە بەڵام گرنگکە ئەوە لای ئەوان میلەتێکی نەخوێنەوار یان کەم ئەزمون و کەم خوێنەوار بێ بۆی داوای مافی خۆی نەکات کاتە پلانە هەرچی بەسەر ئەو میلەتەیەت ئەوە جاکردنەوەی پەروەردە ئەوەیە هەرچی بەسەر ئەو میلەتەیەت ئەوەی کە معاشی ئەبڕن ئەوەی کە ژیان لە سست و وەستاوە ئەو نەهامەتیانی بەسەر ئەو خەڵکێت هەمووی لە نەزانینی خەڵکەوەیە هەمووی لە کەم شارەزایی خەڵکەوەیە ئەگەر خەڵک هۆشیار بێ ئەگەر خەڵک تێگەیشتوو بێ دەسەڵاتێک ناتوانێت وا بە ئاسانی ئاوەها کوردستان بە ئارازی خۆی بۆ شازە بەڕێوە بێت بەڵێ مامۆستا حاڵەتێکی زۆر نەک حاڵەت هەر دیاردەیە کە بە هەزاران خوێندکار کە ئەمساڵ تەمەنیان شمولی ئەوەی کرۆپشە ناوەندەکانی خوێندن و بخوێنن پۆلی یەکەمی سەرەتایی و فێری ئەلفوبێی زمانی کوردی ببن تۆ لە بواری زمانە زۆر ئەنووسی زۆر ئیشەکەی زۆر بەخەمی زمانەوەی وەک ئەوەی کە لە ناوەندە میدیایەکان نایبینین
ئایا دواکەوتنی دەوام بۆ ماوەی 3 مانگ ئێستا نیوە دەوامێک لە پۆلە سارد و سڕەکانە بەم سەرمای زستانە و ئەندازەیەک بۆ کەمی سوتەمەنی ئەمە چی کێشەیەک دروستەکە بۆ فێربوونی زمان و مەترسی زمان بۆ ئایندەکەنەوەکانی ئێمە بمانوێت لەم ساڵی خوێندن فێری ئەلفوبێی کوردیان بکەین. من پێم وایە کە زۆر زەحمەتە زۆر گرانە مامۆستا بتوانێت لەم ماوەکەمە لە پۆلی یەک زیاتر پۆلی یەک مەبەسم پۆلی یەکە بتوانێت و هەموو وانەکان بڵێتەوە و قوتابی فێری بە تەواوی هەموو پیتەکان فێر بێ چونکە فریان ناکەوێت ناشکری ڕۆژی تۆ زۆری لێ بکەیش زیاد لە پێویست قوتابیەکە ماندووکەی چونکە وەری ناگرێت ئیستیعابی ناکە لەبەر ئەوە پێم وایە ئەگەر درێژ نەکرێتەوە ئەگەر ماوەکە درێژ نەکرێتەوە باوەڕ ناکەم مامۆستا بتوانێت ئەو هەموو پیتەکان پێری قوتابی بکە. دیسان ئەمەش بەرمەوە سەر پرسیارەکەی مامۆستا مەریوان ئایا ئەمە بەخەمەوە نەبوونی ئەمنەوەیە بۆ ئایندە ئەمە چی ئەگەیەنێت لە کاتێکا کە ئەوانەی بەرپرسن و سیاست و پلان و نەخشەی ئایندەی پەروەردەیی لە کوردستانە داڕێژن ئایا تووشی چ بەرپرسایەتیشی گەورە ئەبن لە بەرامبەر ئەمەدا کە جەنابەت هێمای بۆکەی کاکە ئارام من زووتر گوتومە هەر لە ئەساسەوە گۆڕینی سیستەمی خوێندن لە کوردستانە بەو شێوەی لە کەکرا هەڵە بوو جاران ئێستا ئاستەرشەکان وانەکان ئاسان بوون زۆر بەڵام جاران وانەکان قرس بوون قوتابی دەردەچوو بۆ نمونە شتێکت پێ بڵێم 3 قۆناغ هەبوو لە تا دوای ناوەندی قۆناغی یەکەم 6 سەرەتایی قۆناغی دووەم 3 ناوەندی قۆناغی ئەخیر قۆناغ 5 ئامادەی 5 بوو لێ هەر سێکیان بە ئیمتیحانی تاقیکردنی بە کەلۆریان هەبوو لە پۆلی 6 بە کەلۆری هەبوو وانەکانی 5 و 6 داخل بوو داخلی امتحان بوو دەبوایە قوتابی لە کاتی امتحانە هەردووانە هەردوو وانەی هەردوو پۆلەکە بزانێ لە پۆلیسەی ناوەندی 1 و 2 و 3 هەرچی خوێندووتە بڵین کۆمەڵایەتی بڵین با کۆمەڵایەتی بڵین مێژوو 1 و 2 و 3 جوگرافیای 1 و 2 و 3 پەروەردەی 1 و 2 و 3 هەمووی داخل بوو یعنی تقریبا 8 کتێب بوو بیرکاری ڕاضیات ئەوسا حساب بوو لە 3 جەبر و هەندەسە بوو لە 2 حساب و هەندەسە بوو لە 1 جەبر و هەندەسە بوو لە 2 جەبر و هەندەسە بوو لە 3 ئەوە هەمووی داخل بوو ئینگلیزی هی هەر 3 پۆل عەرەبی هی هەر 3 پۆل قوتابی دەردەچوو دەریش دەچوو ئەو قوتابیەکە لە 3 ناوەندی دەردەچوو زۆر لە دەرچووی قوتابی دەرچووی زانکۆیەکی ئێستا ئەم بەراوردکردنەی تۆ بۆ ئەوەیە بڵی لە ڕابردووە سیاست و پلانی پەروەردەیی بەهێزتر بوو ئێستا زۆر چاکتر بوو بەڵام هاتن وەزیرێ هات چوو بۆ سوید سیستەمی ئەوەی بینی هێنای لێرە قاتە جلێکە لەوێ دووراوە هێنای لەبەر ئێمە کرد یان کوردە دەچێ یان درێژ یا تەسگە دەچێ یان فراوانە ئەوە بەبێ ئەوەی کەوا یعنی دراسەی وەزی هەرێمی کوردستان بکرێ ئەو سیستەمایان هێنا ئێرە لێرە بەکار هات من کوڕێکم هەیە لە سویدە پرۆفیسۆری جیۆلۆجیە مامۆستای زانکۆیە گوتی بابە ئەو سیستەمەی کە هێناویانە بۆ کوردستان سویدەکان پێڕازی نەبوون لەیان برد گۆڕیان سیستەمەکە لەوێش کەڵکی نەبوو ئێمە لێرە هێنامان لێرە بەکارمان هێنا گەیشتنە ئەو ڕادەیە وتارێکمە سەرنووسی دەڵێن دەرسەکانتان ئاسان کرد پۆلی 1 پۆلی 6 لە 1 و 2 دەبێت دەرچیە دەگاتە پۆلی 6 لە پۆلی 6 دەچێت بە کەلۆری نییە دەچێتە 3 ناوەندی 3 ناوەندەکەش بە کەلۆری نەماوە کە دەرچوو بە هەر حاڵ دەگاتە دەگەیشتە زانکۆ دەرسەکان ئاسانە دەگاتە زانکۆ لە زانکۆش دەردەچێ تەسەور دەکەی من دەڵێ مامۆستای لە کۆلێژی ئاداب مامۆستا باسی شۆڕشەکانی کوردەکە
بۆ قوتابیەکانی زانکۆ بۆ قوتابی زانکۆ کە مێژوو دەخوێنن باسی شۆرشەکانی کورد دەکە باسی قازی محەممەد دەکە قوتابیەکە ستاوە دەپرسی لە مامۆستا دەڵێ مامۆستا قازی محەممەد ماوە ئەو شەشی سانەویشتی شەشی ئامادەی بڕی وەگەشتە زانکۆ نازانێت قازی محەممەد چییە دەرسەکان وە ئاسان دەکەی دەردەچێ دەزانکۆ ناشتوانی دامەزرێنی بەربارانت دەکە وەکو پەروەردەیان بەرباران کرد لەسەر دامەزراندن بەڵێ ماوەسا مەریوان ئەوەی ئێستا لەم دۆخە ئەگوزارێ ئایا ئەگەر پلانێکە بووێ بۆ ئایندەی پەروەردە و فێرکردن لە کوردستان ئەگەر پلان هەبوو بێ هەڵبەت لە نێوان دووکەوانە ئایا ئەو پلانەی شکست پێهێنا ئەم دۆخە کە ئێستا هەیە یاخود ئەو پلانە بۆ ئایندە استراتیژێکە و هەر ئەبێ ببێت و جێبەجێ بکرێت ئەگەر ئەو بەراوردە بهێنینەوە مامۆستا نمونەی شاری بۆ نمونەی وڵاتی سویدی باس کرد کە بۆیان باس کردەوە سیستەمێک لەوێ بە کەڵک نەهاتوە بەڵام لێرە ئەخرێتە ناو پلانی پەروەردەی و جێبەجێەکرێ ئایا بەراوردی ئەمە بکەین و بەراوردی ئەو پلانە بۆ ئایندە ئەم دۆخە ئەم ئایندە بەکوێ گەێنێت بەڵێ لە ڕاستیا لە ئێستا ئەوەی کە پێی بۆترێ پلان و ئەو جۆرەشتانە ئەو بە کەسانی تەکنۆکرات و بە کەسانی شارەزا و بە کەسی خاوم بڕوانامە و با بڵین کەسێکە گوێی لێ بژیرێ بۆ جۆرە کەسانە ئەکرێت بۆ ئێمە ئەم هەمومان هەیە سۆرمانێ شارەزامانێ پسپۆرمانێ مامۆستای بەڕە شارەزای بواری زمانەوانێ لە بواراتوانێت ئەنوا عشقال کەم و کوڕی بدۆزێتەوە یعنی گوێی لێ ناگیریا وکو پێزگوێ لێ ناگیرێ ینی لە هەرمی کوردستان شتەکان نەچێتە سەر سکی ئاسایی خۆشت بە سیستەم بکری هەر کەسێ لە بواری مەجای خۆیان کە شارەزا بۆ دەستگایەک یا لیژنەیەکە بێ گوێی لێ بگرێ ئەوەی کە مامۆستاش لێ ڕاستە لە پێشوە لەو پرسیارەکەی جەنابەت کە پێشتر کردێ ینی لەو چەند مانگی کە مەکتەب هین بووە فەوتاوە خوێندن و فێربوون و ئەمانە وەکو چۆن دکتۆرێک دەرمان بۆی نەخۆشێک ئەنووسێ کە بۆ دەرمانەکە بۆ نەخۆشەکە نووسێ ئەم دەرمانە ناکرێت مەسەن گەشترو بێکە هەر هەمووی بخواتەوە ئەبێ قوم یان مەسەن کەوچک بە ڕۆژانە بیخواتەوە تا چاکە بێتەوە حەبیش هەروەها خوێندنیش وایە ناکرێت تۆ لە ماوەیەکی کورتە خۆی هەل ئەگە دەوامیشە بێ لە مانگینەوە هەر شتەکە کورتانی مندەکەی کورتە لە ئێسش کە کەمێکی ماوە با بڵێن نیوی تێپەڕیوە نیوەی ماوە لە ماوەی کورتان مناڵ زەخت لەسەر مناڵ بکەی وەکو ئینەکە وایە ئەو دەرمانی دکتۆرەکە وایە ناکرێت بەسەرێکەوە هەمووی بێتێ ئەبێت مەسەلەن زۆر بە کەم و دەور دەبێت تا وەری ئەگرێت تا تۆ ئەمە چاودێری ئەەکەی تۆ گە دیقەت بی مامۆستا باسی پەروەردەی کۆنی کرد من حەزەکەم ئیزافەی بۆ قسەکانی بەڕێزیکەم با بڵێن زیادێک بخەمە سەر قسەکانی لە کۆناتۆ تەماشاکە گۆرانی شاعیر نەمر ئەوەی نەخوێندووە مامۆستای زانکۆ دەرسی وتێتەوە داهێنەرە پێشەوە بلیمەتی کاروانی شاری تازەی کوردیە پێشەش زمانی زانیوە کامەران مکری تا پێنجی ئامادەی خوێندووە مامۆستای زانکۆ بۆ لە لێکۆڵینەوە و لە بابەتی فۆکلۆری و لە چەند بابەتێکی تری ئەدەبیات دەرسی وتێتەوە لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین لە هەولێر ئەحمە هەردی باشترین مامۆستای هێن بووە باشترین مامۆستای عروزی عەرەبی بووە کە دەرسێکی ئێجگار قورسە عزیزگەردی ئەو کاتی کێشتا دکتۆرا و ماستەری نهێنا بوو مامۆستای ئامادەی بوو یەکێک بووە لە مامۆستا هەرە باشەکان بەڵام مامۆستا مەریوان ئەو نمونانەی توی هێنیتەوە ئەمە هەموو ئەومان پێڵەکە ئێمە خۆمان بەرپرسیارین خۆمان نامانەوە فێربوویت بۆچی ڕەخنە لە سیاسەتی پەروەردەی و سیاسەتی فێرکردن و کەرتی معریفە بگرین لە هەرێمی کوردستان بڵێ ئەزای چۆنە خۆی تۆ مناڵ یان مەسەلەن گەنج نابێ ڕێگی بۆ خۆشکی بڵی تۆ فێر ئەبێ یاننا ئەبێ ئەمە سیستەمێک بۆ ئەمانە لە ڕابردووە هەیان بوو لە ڕابردووە ئەو بابڵی ئەو تۆکمەیە لە پەروەردە و فێرکردنا هەبووە مامۆستا ئەزمموی هەیە مێژوویکی دوور درێژێ لەوە کاتی لە هەفتاکانە کەمە تەلەبەی سەرەتایی بووین وا بوو یان تۆ تەلەبەیت یان جێ نابێتەوە لە وڵاتە یعنی ئەمە ئەم بەرنامە بوو یعنی تۆ بەڕای تۆکو ڕۆژنامەنووسێکی پەروەردەی ئەمە حاڵەتێکی بڵێن ڕاست بوو یانی ڕێگەیەکی دروستی گرت بوو ئەمە ئەوەی ڕابردوو سەرکەوتنی بەدەچێنا ئەو هەموو دکتۆرێکی ئێستا لە بینن ئەو هەموو ئەندازیارە ئەو هەموو شارەزایە لە هەموو بوارەکانە لە ڕابردووە هیچ گرفت و کێشەیان نەبوو باشترین بەڵام لە ئێستاە بینیم ئەو دەرچوی زانکۆی کە مامۆستا لە بەدبارانەکە و تاعین ناکرێن طبعاً خۆی ببینە بناغێشی ئەو توی نییە حکومت پێویستی پێی نییە
ئەگەر ئەمە توانا و داهێنەر بێ بۆ خۆی جێ خۆی کاتەوە حکوومەتیش خۆی مەبەستێتی بۆ شێوازە بێت چکە یەکەم هەر ناتوانێت تاعینیکە هەم پێویستی بەو ئینەی نییە بەو ئیختیساسی نییە لەبەریکە وەکو پێویست نەیتوانیوە شارەزابێ لە بوارەکەی خۆیان. بەڵێ ماوە سەبەب ڕای ئێوە ئەم قەیرانە کە قەیرانێکی دروستکراوە لە هەرێمی کوردستانە بۆچی ئاڕاستەکەی ڕاستەوخۆ کەرتی پەروەردە و فێرکردن نەگرێتەوە؟ زۆر جار بازەوە کرا کە مامۆستایان لەسەر شەقام بوون ئەمانە نوێنەرایەتی توێژەکانی تری شەکەن، بەڵام بۆچی ئەم توێژە ڕوبەڕووی بوویەوە بۆ نەچوونە ژوورەوە بۆ هۆڵەکانی خوێندن هەبوو لە پارێزگای سلێمانی کە باز لەوە کراوە بۆ نمونە ئەڵێ دەوام نەکراوە خۆ لە پارێزگاکانی هەولێر و دووەکیش هاوڕێمان هەیە خەڵک ئەبینین بەرپرسایی پەروەردەی ئەبینین ئەندازەیە وەکو ئێرە نیوە دەوامێک هەبوو، یعنی ئەمە تەنها پارێزگای سلێمانی نەبووە. بۆچی ئەمە ڕاستەوخۆ ڕووی لە پەروەردە کرد و پەروەردە هاتە جواب و کەرتی پەروەردە و کارکتەرەکانی ناو پەروەردە بەرامبەر بەم دۆخات نەجواب؟ بەڕای من مامۆستا پێشەنگە بۆ هەموو شتێک بە تایبەتی لە بوارە سیاسیەکانە لە بوارە کۆمەڵایەتیەکانە مامۆستا پێشەنگە لەبەر ئەوە مامۆستا بەدەنگ هاتنە قسە. جەنابەت باسی قەیرانت کرد، بەڕای من ئەوەی کە ئێمە باسی دەکەین قەیرانی دارایی، بەڵام بەڕای من قەیرانی ئەخلاق، چونکە ڕەوشت ئەخلاق ببوورە واتە نەبوونی بەرپرسیارەتی ئەخلاقی. عەرز دەکەم ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین، باسی گەندەڵی دەکەین، دەڵێن گەندەڵی هەیە. گەندەڵی یعنی چی؟ بە مەعنا گەندەڵی ناوێکی بە ئەدەبانەیە بۆ دزی، گەندەڵی ئەین دزی جا ئەوە بۆ داراییەکە. گەندەڵی ئیداریمان هەیە، گەندەڵی ئیداریمان لەوەیە کە ئەوەی بەرپرسە کەسانی نزیک لە خۆی دەباتە پێشەوە، کەسانی وا دەباتە پێشەوە کە شایانی ئەوە نین لەو شوێنە بن، بەڵام لەبەر ئەوەی خزیم بەرپرسە چێتە پێشەوە. لە هەر زوو ئەوەی کە ئێمە لە مێژووە خوێندومانتەوە لە زمانی خولەفای ڕاشیدین ئیمامی عوسمان لە بۆچی کوژرا؟ هە لەبەرەوەی دەیانگوت خزمەکانی خۆی ئەمەویەکان نزیک لە خۆی نزیک دەکاتەوە، لەسەرەوە کوشتیان. یعنی ئەو پشێویەی کە بوو لەو سەردەمە لەوە پەیدا بوو. ئێستاش خۆ هەمومان دەزانین یەکێک خزمی بەرپرسێک بێ یا لێ بەرپرسێکە و نزیک بێ دەچێتە پێشەوە. ئەوە قەیرانە داراییەکە، قەیران ئیداریەکە. دوای ئەوە ئەگەر قەیرانی ئەخلاقی نەبێ ئینسان پەیڕەوی ڕەوشتی ڕەوشت بەرزی بکە دەست بۆ ماڵی میلەت دەبابی بە بیدزێ دزی کارێکی خراپ نییە، گەندەڵی کارێکی خراپ نییە. هەتا ئێستا کەسێک لەسەر گەندەڵی دراوەتە دادگا یا حاسەبە کراوە لێ پرسیینەوەی لەگەڵ کراوە. مامۆستا کە ئەوانە دەبینێ کە ئەوانەی دی ناچار هاتە دەنگ، بە تایبەتیش دوای ئەوەی کە موچەکانیان کەم کردەوە. پێ دوایە پەروەردە یا فێرکردن دەستی دز دەگرێ و گەندەڵی ناهێڵێت، بۆیە ئەوان ئەیانەوێت کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان کەرتێکی لاواز و شکست خوا بێت. بەگشتی تەبعاً ڕەنگە لە ناڵێم یعنی بەو شێوەیە هەرچی مامۆستایە یا هەرچیە تربیە هەمووی هەر مەلائیکەتە، بەڵام بەگشتی کەرتی پەروەردە کەرتێکی پاک و خاوێنە. ئەگەر بێت و ئەوان یعنی ئیش و کار بگرنە دەست بەڕێک و پەچی و بە پاچی بن بڕێوە. بەڵام کابرایەکی کە یەکێکی کە خەباتی کردووە تێکۆشانی هەیە، بەڵام شەرت نییە ئەوەی کە توانای ئەوەی هەبێ کە ئیش و کار بەرێ بەڕێوە، چووکە لێی نازانێ. بەڵام مامۆستا وەکو مامۆستا لە هەر شوێنێک دای بنێ ئیشەکان هەر ئیشێکی پێی بسپێ دەتوانێت بیبا بڕێوە جگەر مامۆستایەتەکەی. یعنی ئەوە بەلاوە بنێ لە هەموو ئیش و کارێک بە مامۆستای بسپێرێ دەتوانێت جێبەجێ بکە. یعنی کەواتە بڵێن ئەمەی کە بەرامبەر بە
پەروەردە کراوە مامۆستا هاتە جواب ئامانجدار بووە ئەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست کرا بێگومان لەبەر ئەوەی مامۆستا واعیە هۆشیارە ئەوە هەندێک کار بەزێ ڕازی نەبن دڵنەوە دڵنیابە. بەڵێ مامۆستا مەریوان ئەو پرسیارە ئاڕاستەی بە ڕێزی شتەکەم بۆچی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان هاتە سەرخەت لەسەر دروستکردنی ئەم دۆخە ئەم قەیرانە ئایا بۆ ئەوەی بەتەنیشتی دروستکردنی قەیرانەوە جەهلیش بەرهەم بێت لە هەرێمی کوردستان یاخود ئەمە تەنها دۆخێکە و هاتوۆتە کایەوە و لەبەر ئەوەی زۆرترین کەرتی پەروەردەوە زۆرترین خوێندکار لە قوتابخانەکایەوە قوتابخانەکاندایەوە فەرمانبەران و مامۆستایانی ناو کەرتی پەروەردە زۆرە بۆیە ئەم کەرتە ئێجگار هاتە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی و تا ئەم چرکە ساتەش ناوەندەکانی خوێندنی هێشتا سارد و سڕن لە وتنەوەی وانەکان و فێرکردنی قوتابیان. ڕاستە زۆر سپاس بە پرسیارەکەدە و بەشێک لەو وەڵامی و پرسیارە مامەساژ جوانی پێکا بەڕاستی مامۆستا وەکو چینەکانی کە یا بڵێن زیاتر لە زۆربەی چینەکانی تر کەسێکی هوشیارە دەرک بەو ناعەدالەتی و نایەکسانی ئەکات و چاودێری هەواڵ و وردەکارەکان ئەکات و کەسێکە لە ژیانی ڕۆژانەی خۆیان لەگەڵ ڕۆشنبیری و خوێنەواری و فێرکردن و پەروەردەیان مامەڵاکات بۆیە ئەمە دەرک بە نەهامەتیەکان دەرک بە کەم و کوڕەکانەکات بۆیە زیاتر لە چین و توێژەکانی کە هاتە سەر شەقام ئەگەر فەرمانبەرێک بە بەڵێن وەربگرین ئەو قبولی کردووە بە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ داوام بکە لە بەرامبەر ئەو بڕەپارەکەمەی کەوەری ئەگرێ بەڵام مامۆستایەک ئامادە نییە هەروە بە ئاسانی لە 2 ڕۆژیان 3 ڕۆژیا چەند ڕۆژێکی کەم بێت هین بکات بێت بڵین داوام بکات بۆیە لە سەرەتاوە ئەم بایکۆت و ئەم خۆپیشاندان و ئەم جۆرەشتانە دین بوو هەر کەسێ هوشیار بێت لە هەر جێگەیەکی دنیای بێ ناڕازیە ئەوە تەنها جێلەکانن یان سوودمەندەکانن ئەو کەسانەی کە سوودمەندی نایاساین لەمولە و ئەوانە بە دەسەڵات و سڵتە ڕازی یان سوودمەندە یان نەزانە ئەمە ڕازی ئایندەیەکی مەترسیدار چاوەڕێمان دەکا ئەگەر دۆخی پەروەردە بەم شێوەیە بێ لە هەرێمی کوردستان پەروەردە لە قەیرانێکی قوڵایە و ئایندێشی با بڵین دڵخۆشکەری نییە ئومێ دەکەین کە ئێمە لە ئێستای ئەم قسانە ئەکەین لە ئایندەیە ئەگەر ئایندەیەکی نزیکیش بێ باشترە کە پەروەردە بچێتە سەر ڕێچکەی خۆی ئەوەی کە لە کۆنا هەبوو تەواوکەرەکەی بەباشی تەواوی نەکرد لە دوای ڕاپەڕینەوە یعنی ئەو کەسانەی کە ئەویان گرت ئێستا بۆ نمونە مامۆستا باسی گەندەڵی کرد ئێمە گەندەڵەشی ئێزگار گەورەمان هەیە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا هیچ کەسێ باسی نەکردووە ئەوش گەندەڵی عەقلیە کە ئەڵێ بە وەزیری پەروەردەم وتووەم وتی من کوردی نازانم ئەوەی کە ئەمەی خستۆتە ئەم پیشە و بوارەوە ئەمە گەندەڵی عەقلیە دروستکردنی مۆنۆمنت و نازانم چی لەم چەند ساڵی ڕابردووە پارە بە هەدەردان بۆ هەنێشتی لاوەشی ئەمانە گەندەڵی عەقلین بۆ پەروەردەکەش بە هەمان شێوە ئەو کەسی کە لە پشتیەوە ساوە من لە حەزەکەم هینیشم کرد با بڵین ڕاستی کەمەوە کەوتم پلان نییە حکومت پلانی هەیە بۆ تێکدانی حکومت پلانی هەیە بۆی کە پەروەردە بەرەو وکو لە سەرتای قسەکان ماوتم بەرەو نابوتی و یعنی ئەوە بچێکە میلەتێکی ئەوە نەزان و ئەوە بێداوای مافەکانی خۆی نەکە ڕاست و چەپی خۆی نەزانێ پلانی بۆ ئەمەیە بەڵام پلانی بۆ خۆی هەیە ئەو شتێک کە خۆی مەبەستێتی لەسەر ئەو وەڵامی جەناب و یەکێ لە سمبولە گەورەکانی شۆڕشی بڵین جیهان باس لەوە ئەکا کە ئەڵێ گۆڕانکاری لە هەموو کۆمەڵگایەکە لە پەروەردەوە دەست پێەکە بەڵام بۆ مەترسی هەیە لەم گۆڕانکاریە ئەگەر ئێمە ئەو پرەنسیپە بهێنین لە کوردستانە بیخوێنینەوە دیکتاتۆر هەموو کاتێک ئەوێت پەروەردە و خەڵک چاوی نەکرێتەوە ئەوێ بەرپی خۆی نەبینێت یاوەکو ئەسپ و عەرەبانی جاران بەس بەرپی خۆی ببینێت دوور نەبینێت ئەمە ئامانجی هەموو دیکتاتۆرێکە لە هەموو دنیاە و هەرێمی کوردستانیش کە وترا ئەخرێتە سەر نەخشەی جیهانی نەوتۆم و کەسێک با بڵین بەشی تایبەتی خۆیە بێت خرایە سەر با بڵین لە باتی ئەمەی کە ئەمە جێبەجێکەن خرایە سەر ئەوەی کە بڵین نەزانی نەشارەزایی
و خەڵک وها لێ بکەن ئەمانە بەرهەم بێنێ و خەڵک وها لێ بکەن بەس بڵێ ئەمڕۆ من نانێکم هەبێ بیخۆم گرنگ نییە بۆ سبینێ یعنی وهایان لە خەڵ کردووە ئەوەنە خەڵک بابڕین گەشتۆتە تینی نازانێت چۆن تعبیر لە ئێشوازارەکانیشی بکات جاری وایە. بەڵێ مامۆستا عەبدولکەریم پرۆسەی پەروەردە ئەوەنە ژێرخانێکی گرنگە کە ئێمە بتوانین بۆ ئایندە کە باسە گەیشتمان بە مافەڕەواکانمان و دروستکردنی دەوڵات و بوونی قوارەیەکی سیاسی ئەکرێ. ئایا لە پرۆسەی پەروەردەوە ئێمە ئەگەین بەمە یاخود ئەگەر پەروەردەیەکیش نەبێ گرنگەوە ئێمە دانپیانانێکی سیاسیمان هەبێ و گرفتێک نییە دوای ئەوانە چارەسەرەکەین چکە ئێستا زۆر باسی ئەوە دەکرێت. بەڕای من هەر بچیان بەیەکەوە بەستراون پرۆسەی پەروەردەکە و کیانە سیاسیەکەش بەڵام پرۆسەی پەروەردەکە هەرەمەکە لەسەرەوە بۆ خوارەوە یا لە خوارەوە بۆ سەرەوە لە پەروەردەوەیە بۆ دەوڵەت یا لە دوای دەوڵەت پەروەردە بێ دەست ئەگەر ڕێک ینی هەتا ئێستا خۆمە دەوڵەتمان نەبووە لە زمان پێشی شۆڕشی توای تەموزیمە دەوڵەتمان نەبووە بەس ئەڵێن ئەمان بێت بەڵام باسی ئایندەکەین بەڵام لە پەروەردە دوا کەوت بووینێمە دوانە کەوت بووین لە پەروەردە پێشکەوتوو بووین لە فێرکردن پێشکەوتوو بووین بەڵام ئێستاکە شتێکی تر هاتووە دروست بووە ئێستاکە زمانی کوردی خەریکە بەرەو دوو زمان دەچێت لە سەردەمی بەعسا هینێکیان دروست کرد دوو ڕۆژنامەیان دروست کرد بزاف لە ناوچەی کرمانجی ژوور و ئاسۆژ لێرە بۆ ئەوەی زمانەکان لێک جیا پەرتی بکەن ئێستاکە ئەوە دروست بووە لە قوتابخانەکانە دروست بووە لای ئێمە بڕین بە شێوەی سۆرانی کە کرمانجی خوارووە ناوەندە بڕین لەو بەرە کە بادینیە کرمانجی ژوور و بە شێوەی کرمانجی دەخوێن ئێوە زمانەکان لێک جیات دوور دەکاتەوە باشەوە بە سیاسەتێکی پەرتکردنی دروستکەی ئەم سیاسەتیان چییە ئێستا چەنا بە باسکە توێن بەراوردە بۆچی بکەیت ئەو ئەزانی بۆچیە ئەوە لە چیەوەداکەوت لەبەر ئەوەیە ئەوان دەڵێن ئێمە بەشی زۆری ئێمە زۆری نین لەبەر ئەوە دەبێ هەندێکیان ڕای وایە هەر بێ بە شێوەزاری ئەوان بخوێن بێ ئەوە یەک دوێمین من شتێکم موسیجارێکیان دەڵێم بۆ یەکگرتنی هەتا ئەستا هەوڵی ئەو نەدراوە زمانی ستاندارد کە پێی دەڵێن زمانی یەکگرتو نیمانە هەوڵێک نەدراوە هەوڵێک جدی چۆن بیکەین چۆن هەنگاومان چییە من شەشی زۆر ئاسانم بەسیتم دانابوو گوتبووم ئێمە مامۆستات ئەو سەردەمە پارە هەبوو توانە هەبوو مامۆستاکان کە دادەمەزرن من گوتبووم مامۆستایان ئەوانەی دادەمەزرێن هی ناوچەی سلێمانی و کەرکووک و هەولێر هەمویان بنێرێن بۆ ناوچەی کرمانجیش بادینان یعنی کە هەندێک کەس بەداخەوە پێی ناخۆشە بڵێ بادینان ئێمە زۆر بەڕێزەوە دەڵێن بادینان بەعزێک کەس وازانێ بۆ ناشیری نییە من پێم وایە ئەمە ئەو پەڕی ڕێزلێگرتنەکەوا دەڵێم بە عینی بە هەمان شێوە مامۆستایانی ئەوێ ژنی کچوو کوڕ بێن لە ناوچەکانی ئێمە دابمەزرێن ئەوەی کە دەچێتە ئەوێ هەم فێرشی وەزارەکەی ئەوێ دەبێ هەم قوتابیەکانیش کە دەرسیان پێ دەڵێ لە ئەنجامی ئەو تێکەڕیە شێوەزارەکەی خۆشی تاڕادەیەک دەباتە ناو ئەوان لە یەکەوە لە یەکی سەرەتاییەوە تاکو ئەو 6 ساڵە دەوام بکەن چەند زمانی شێوەزاری سۆرانی دەچێتە بادنان و بە هەمان شێوەش لێرە چەند شێوەزاری بادینی دێتە ناو زمانی سۆرانی گوێ لەم پێشنیارانە هەتا نووسی بووم بۆ گەورەترین دەسەڵاتی ئەم وڵاتە وام نووسی بوو لەسەر تاکە دوای ئەوە نووسی بووم ئەوەی کە دەچێتە ئەوێ کوڕ یا کچ ئەوەی کە لەوێ وەدێتە ئێرە ڕەنگە برۆقەیتانێکی کوڵمەخڕێک ببینێ حەزێک بکەن و بیخوازێ لەوەش زیاد لەوە دیسان تێکەڵبوونێک دروست دەبێت زمانەکە لێک نزیک دەبنەوە بەڵام کەس گوێ نەدایە کەس گوێشی نەدەێت ئەمە چی ئەم پەرتکردن پێشتریش پرسییم بەعس مەترسی دروستەکەی ئێستا ئەو مەترسی دروستکردنی دوو زمانە ئایا هەژمونی دروستکردنی زمانێکی ترە بەسەر زمانێکی بڵاو باوە یاخود
ئەمە سیاسەتێکە وەکو ئەوانی تر وەکو سەرجەم کەرتەکانی تر ئەکرێ زمانیش لەناو پرۆسەی پەروەردا لە کوردستان بکرێ بە دوو بەشەوە پرد بکرێەوە جیاوازی بخرێتە نێوانە ئەزانی چێکە کارم مەم خەجێژاوەوە لەبەر ئەوەی کە بڵێن پارتی دموکراتی کوردستان سەرۆکی حزب شێوەزاری ئەو بەو شێوەیە بیانی زیاد بڵێن بادی نییە یا کلماجی ژووروە ئەوانی تر خەڵکی ئەو لە زیاتر ئەولانە دەگرن ینی پێیان وایە ئەو دەبێتە پشتیوانیان لە پەیڕەوکردنی ئەوە لە پەیڕەوکردنی ئەو پەرچکردنە بەڵێ مامۆستا مەریوان دەرەتانی خستنەوە سەرپێی ئەم دۆخە بەچی و چۆن ئەکرێ ینی ئایا ئەم دۆخەوا شێواوە یعنی قوتاربوون لێی وەخستنەوە سەرپێی و جارێکتر خستنەوە سەر هێڵێکی ئاسایی ئاسان بێت یاخود ئەبێ ئەم سیستەمە و ئەم جۆرە عقلێت و بیرکردنەوەی لە ناو کەرتی پەروەردە و فێرکردنایە بۆ ئایندە لە هەرێمی کوردستان هەڵبووە شوێنرێتەوە و سیستەمێکی تر و سیاسەتێکی تر و جیهانبینیەکی تر دروست بکرێت و هەیکلێکی تر دروست بکرێت لە ناو کەرتی پەروەردا لە کوردستان. بەڵێ لە ڕاستیە نەک لە بواری پەروەردا لە هەموو با بڵین کەرتەکانی تر و لە ژیان بە شێوەشی گشتیە ئەبێت ئێمە و هیچ کەسێک سار نەبێتەوە لە دروستکردنی فشار ئەو کەسانەی کە ئەڵێن فشار سوودی نییە ئەمە قسەی دەوڵەت و داموندەزاکانی دەوڵەتە کە بەناو خەڵکو و لەما بڵاوی ئەکەنەوە کاکە لەگەڵ ئەم دەسەڵاتە هیچ ناکرێ و لەگەڵ ئەم دەسەڵاتە سوودی نییە بەس بۆ ئەوەی خەڵک سارکرێتەوە ئەمە یعنی هیچێکە لە هەوڵەکانی دەسەڵات کە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئیلا ئەبێت ئەم فشارە بەردەوام بێت ئیلا ئەم ڕەخنەیە هەبێت یعنی ئەگەر ڕەخنا کاریگەری نییە باشە گوێ لێ نەگیرێ بەردەوامی چی ینی دوجار پێ دوانیە توێژێک زەرەرەکان گوێ لە ئەگیرێ بزانە ئەگەر تۆ بزانانی چۆن کاریگەری بووە و گوێگرتنەکە چۆنە مەسلە ئەو ڕۆژنامە نووسانەی کوژراوە باجی قسەکردن و نووسینیان نەیاوە یعنی کابێ قسەی ئەوانە کاریگەری بووە بووە ئەو دەستی نادیا لە دەسەڵاتە هەر کەسێکی بڵین کە ئاماژە بۆ دەسەڵاتەکرێت هاتوون ئەوانیان لە ناو بردووە لەبەر ئەوە وا ئەکرد مەسەلەن ئەو دەمداخستنە یان ئەو فشارە کە هەیە ورد ورد کەمی کەنەوە با ئەوترێت مەسەلەن قسەیشی باو هەیە و پێشتر ئێستا ئاماژەم پێیا کە ئەڵێ سوودی نییە بەڵێ پێویستە بەردەوام بێت خۆ پیشاندان بەڵێ پێویستە بەردەوام بێت بەڵام لە ڕاستیە ئەگەر تۆمە بەستت ئەوە بێت چۆن چارەسەری بنەڕەتی ئەکرێت بۆ ئەم دۆخۆ قەیرانی کە لە هەرێمی کوردستانیەوە پەروەردەش بە هەمان شێوە ئەبێت ئەم دەسەڵاتە تا شادەماری نەگری ناڵێ ئای بەڵام مامۆستا مەریوان لێرەدا شتێ ئەوەی تۆ باسیەکەی زیاتر لە ئاستێکی سیاسی و ئاستی مامۆسا و یعنی شەریحەیەکی خوارەوەی کەرتی پەروەردا دێنە سەر شەقام و ناڕەزایەتی دەرەبڕێ ئەیکوان نخبە و دەستە بژێرەکانی بواری پەروەردە ئەیکوا ئەوانەی قسە لەسەر فەلسەفەی پەروەردە ئەکەن لە هەرێمی کوردستان ئەیکوان ئەوانەی کە ئەیانەوێ گۆڕانکاری لەناو سیستەم و عقلیەت و جیهانبینی و پەروەردە ئەوانەی داوای معریفەیەکی نوێی پەروەردە ئەکەن ئەمانە بۆ نایەن پشتگیری ئەو خەڵکە بکەن تاوەکو هێزێکی معنەوی و فکری و هزری لە پشتی ئەمەوە بێکە ئەم هێزە ببێ دوجار بێ بە شەقامێکی گەورە و دواتر بێ بە سەرمایەکی ڕەمزی و معنەوی گەورە بتوانێت داوای گۆڕانکاری پەروەردە بکرێت ئێمە بێگومانم بەرنامەی ئێمە ڕاستە هەندێک جار لە ڕەهەندە سیاسیەکەەوە قسە ئەکەین بەڵام ئەوەندەی ڕوانینی و خوێندنەوەیکی معریفیانە و ئەپسمۆلۆژیانەمان ئەمانەیە هەبێ بۆ کەرتی پەروەردە و فێرکردن ئەوەندە ناین قسە لەسەر دەرەتانی خۆپشاندانەکان و شێوازی بەڕێوەچوونیان و وەڵامدانەوە بکەین ئەیکوا ئەمانە بۆ لە کوێن بۆچی ئەوانە غایبیانەیەوە خەمخۆرانی و پەروەرشکارانی ناو کەرتەکانی خوێندن لە ئاستی سەرەوە بەڵێ یەکەم شت گۆڕانکاری بە هەموو چین و توێژەکان ئەکرێ ئەگەر لە بواری پەروەردەشا قسە بکەینی کەەوە تێ فشار دروست بکرێت ئەبێ هەموو چنی توێژەکان بیکەن دومیان ئەو کەسانەی کە ئاوا قسە ئەکەن یان کتێب ئەنووسن ئەوانەی کە خۆیان بە خوێنەوار ئەزان لە ڕاستیە ئەمانە بۆ خەڵک نانووسن ئەمانە بۆ دەستەبژێرە نووسن نووسینی ئەوانە بۆ کۆمەڵی کەسی دەستەبژێرە لە کوردستانە چونکە ئەو کەسی کە بابەتی نووسی کە بێ پەروەردە ئەوە بێت و
گۆڕانکاری بکرێت ئەبێ خۆشی بە عملی بەشدار بێت لە ئیشەکەیە یعنی ئەو ڕێگانە بگرێتە بەر کە پێویستە کە پێویستە پێ دوای مشکلەی پراکتیزەکردنمانەیەمە لە کوردستان پراکتیزەکردن بەڵێ ینی پێویستە ئەو کەسەی کە لە بوارێکا شارەزایی هەیە ئەو بەسە باسی فشار ناکات ئەو کەسە خۆشی بەشێک بێت لەو فشارێکە لە کۆمەلگایە باسی پەروەردەیەکی تەندروست ناکە ینی هەوڵ بات بەشێک بێت لەو فشارێکە بۆ پەروەردەیەکی تەندروست لە هەرێمی کوردستانە تۆ گەر بەس قسە بکەیت و لە شوێنی خۆتۆ جامە زۆر ئاسانە هەر کەسێک دانیشە لە شوێنی خۆی قسە بکە پێویستە ئەو کەسەی کە ئەم قسەیە کات قسەکە بک بە کردار ینی تا تۆ نێکی بکردار بەڵام لانی کەم ئەگەرەوانە کۆمەڵە تێز و تیۆر بن و دوجار تەرجەمە بن و دابەزن بۆ ئاستی خوارەوە بۆ خۆی ئەمەش ئیشی خۆی نەکردووە بەڕاستە سوودی هەیە بەڵام بۆ ئاستی جەماوەر و خەڵک سوودی نییە بەس بۆ دەستەبژێرە بۆ کەمینەیەەکە بەڵێ مامۆستا تعقیبێکتە بوو لەسەر ئەو قسانە خەریکی نووسین بوویت واللهی بنسبەت ئەوەی کە تۆ فەرمووت بۆ ئەوانەی کە خەمخۆری بواری پەروەردەوانەی قسە لەسەر فەلسفەی پەروەردە ئەکەن لە کوردستان نابینین تێزیان تیۆریان بۆچوونیان ڕوانینیان تەرجەمە بۆ ئەمری واقع و دابەزێتە ناو توێژی مامۆسایان و ناو پۆلەکانی خوێندنی خوێندکارە منیش بە کزی دەزانم ینی ئەو دەبواە هەڵوەسی باشتریان بنواندایە چونکە ئەوان بڵێن دەستەبژێری ناو کۆمەڵن دەستەبژێری خوێندنەوارن دەستەبژێری ڕۆشی میرانن دەبواە هەڵوەسی پێدوانیە مامۆستا ئەمانیش ناومێت بوون و ڕەشببینن بەرامبەر بۆی کە ئەزانن ئەگەر شتێ بکەن بکرێ ئایا ئەمە ئەرکەکەیان لە کۆڵە کاتەوە بێدەنگ بنتیایە جا بۆ وەڵامی ئەمە بۆ وەڵامی ئەمە شتێکت پێ دەڵێ بەستا من شعرێکی متەنەبی هەیە من کردومە بە کوردی دەڵێ لەقەد نادەیتە لەقەد لو ناديت حيا عفوا ببورا لقد ناديت حيا ناتو بيرم دقة كردية كيما بو كردية كي بلا لقد ناديت حيا اگر تو زنديق بانكيت اگر تو زنديق بانكيت دڵنیا بە گوێت لێ دەگرێ بەڵام ئەوەی بانجی دەکەیت لە گیانەڵادایە و دەمرێ ئەگەر فو لە ئاگرکەیت مەشخەڵی بۆ ئاسمان دەبە تۆ فو لە خۆڵەمێش دەکەیت ڕەشەبایەک دێت و دەیبە ئەو وەڵامەکەی جنابت نەفەرموان ناومێت بوون دەسەڵات جوابن نەدات باشی پێ نییە دەسەڵات باشی پێ نییە بەڕای من نووسیویشمە ئەگەر 6 مانجیکە نەک 3 مانگ 6 مانجیکە ساڵەکە بێتەوە باە قوتابخان نەکرایەتەوە دەسەڵات باشی بەڵام پێ دوانیە ئەو بێباکیە بۆ خۆی کە بێباک بووە ئەمیش لە بەرامبەرە خەمسار بوو نهاتە پێشەوە بۆ خۆی ئامانجەکانی هاتۆتە دی دەسەڵاتی تر ئەوەی کە ویستێتی لە ڕێگەی ناومێتکردنەوە هێناوێتە دی بە هەر حاڵ ئەو چی ویست بێتی یانەی ویست بێ لە بێ باشیەوە ینی وەکو گوتم ئەوەی کە هەیە ئەوەی کە ڕوویدا لە بایکۆتکردنی خوێندنەوانە چێ زیانەکە بۆ قوتابیەکان بوو دەسەڵات وەکو گوتم دیسان و دەڵێمەوە دیسان دەسەڵات باشی پێنی باشی نییە ئەگەر باشی پێ وایە بۆە زووتر بەرەنگ بەهات بە زووتر وەڵامی ئەو هەموو ئەو لەو ماوەیەدا دەسەڵات دارشی گەورەت بینی بێتە قسە و دوو قسە بۆ خەڵک بکە ئەوە دەسەڵاتداری یەکەم لە حکوومەتە دەبواە ئەو بەهاتە نەک وتەبێژی حکوومەت بێ قسە بکە وتەبێژی حکوومەت بەڵێنە ناڕاستەکانی حکوومەت پینە دەکەن باو پرسیارەی پێشوو لە مامۆسام کرد لە بەڕێزی شی بکەم خستنەوە سەر پێی ئەم دۆخە چۆن و بەچی ئەکرێت یعنی میکانیزمی دەرچوون لەم دۆخەکە ئێستا دروست بۆ لە کوردستانە ئایا بە گەرمکردنەوەی گیرفانی مامۆستایان و باشترکردنی بژێوی ژیانیان ئەم دۆخە کۆتایی دێت یاخود کێشەی پەروەردە زۆر لەوەش قوڵترە کە لە کوردستانە بەر لە دروستبوونی قەیرانی دارایی ئەم کێشەی وەکو مامۆستا لە سەرەتاوە ئاماژەی پێکرد هەر هەبووە قوربان مەسەلەی کوردی دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە خۆ پێش ئەوەی کەوا ئەوەش دروست بێ پێش ئەوەی کە قوتابی مامۆستایان بایکۆتی خوێندن بکەن
گەندەڵی هەر هەبوو هەموو باسمان دەکرد لەماوە گەندەڵی هەیە بەڵام بەر ئەوەی خەڵکەکە موچەکەی بە توایی وەردەگرت تاڕادەیەک لە ئاستی ئەو گەندەڵیە بەڵتون تیژێ ئێستانە بوو بە کەمێک بێدەنگتر بوو لە ئاستی ئەوە ناخۆ ئەو ساش هەموو دەمانزانی بۆ نمونە دەمانگوت لە دوای ڕاپەڕین دروستبوونی حکوومەت و ئەو پەیدابوونی ئەو گەندەڵیە دەمانگوت شتێک قسەیەکمان دەکرد چیمان گۆڕی ئاویان بۆڕی بۆرەکانمان گۆڕی ئاوەکەر پیسە چیمان گۆڕی ئاویان بۆڕی کەواتە چینەوە سەر ئەو پرسیارەی کە پێشترکردم ئێمە ئەم سیستەمە جارێکتر پێویستی بە هەڵوەشانە و سەر لە نێداڕشتنەوە هەیە ئێستا نیازێک وایە کە حکوومەتی تازە دروست بێ بابزین ئەگەر ئەوان هاتن ئەوان حکوومەت تازە کە دروست بوو نازان بە شێوەیەک دروست دەبێت بێگومان دەبێ ئەوە حیزبە سیاسەکان ڕێککەون لە بینی خۆیانە سەرشی حکوومەت چێ بێ و وەزیرەکان چێ بن نازانم ئەوسا لە ئەوساش دامەزانی وەزیرەکان ئەساسی کەفاعەت دەبێت یا لە ئەساس نزیکی لە حیزبەوە دەبێت بەڵێ من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوەمەیە دو پرسیار لە بەڕێزی بکەم ئایندەی ئەم دۆخە لە ناو کەرتی پەروەردە و فێرکردن و بەرهەمهێنانی هزر و معریفە بەرەو کوێچێت وڵی من دەڵێم میلەتەکەی ئێمە زیندووە زۆر دۆخینە لەباری دیوە بەسەری هاتووە تێپەڕاندووە ئەمە شتێ دەپەڕێنێ بە ئەنجامەکەشی پێم وایە ئەنجامەکەشی باش دەبێت چونکە هۆشیاری لە ناو میلەتا بە ڕادەیەکە بە هیچ دەمی خەڵک ناژیرێ دەمی خەڵک پونە دیوار نییە ینی ئەمە حاڵەتێکی سروشی ئەم هۆشیارە جێگەی دڵخۆشی ئەم ڕاچەنینە ئێستا هەیە بێگومان ئەوە بگرێ ڕەنگە زیاتریش بێ وەکو گوتم دوایەوە خەڵک تازە دەمی ناژیرێت ڕێگای پێ ناژیرێ کە لافاوی میلەت هات لافاوی لێشاوی میلەت هات هەتا ئێستا هیچ دەسەڵاتی خۆی لەبەر نەگرتووە تا ئەمەرس خۆی لەبەر بگرێت بەڵێ ماوەسا مەریوانوەک و دواقسەی بەڕێزیشت گەشتبینی تۆش بەم دۆخەکە ئەم ڕاچەنین و شیاری لە سەر شەقام دروست بووە ئایندەیەکی باش بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەرهەمەیەنێ ئەمە تەنها بۆ ئەوە نییە کە موچەیەک بدرێ یاخود ئەگەر بۆ ئەوەش بێ و مامۆساوتی تۆ لەگەڵ ئەو پرەنسیپا کۆچی و پەنداڵ لە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئایا گەر کاسەکە پڕ بوو وە شەقامەکەش بێدار بوو ئایندەی پەروەردە و فێرکردن باش دەبێت ئەوە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەوە بەشێکە لە چارەسەر ڕاستە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەم کاسەی پڕە ببێتە هۆی هۆشیارکردنەوەی زیاتر ئەوە نەگەێنێت کە ئەمە خێرێکە کە دەسەڵات ئەیا بە خەڵکەکەیان ئایا بە مامۆستایان و فەرمانبەران نابە پێچەوانەوە مافی ئەو فەرمانبەر و مامۆستایە خۆیەتی وە پێویستە خەڵک زۆ لەوە شیاتر بەشی دووەمەکەی بەشی ئەوەی کە من حەزەکەم پێش کۆتایی بەرنامەکە ئاماژە بەوە بم کە مامۆستا لەسەر زمانی یەکگرتوم جۆشتانە قسەی کرد ئەمانە بە بەرنامە ئیش بۆ ئەماکەن کە زمانی کوردی پەرتەوازە بێت و زمانی کوردی خۆی نەگرێوەکو پێویست یعنی ئەو لە ڕووی زمانەگرتو بێت چ زیانێکیە بۆ ئەوان کورد و بە زمانە ناوچە ناوچە و جێنەفوز ئینتیخابات زۆر مەهمە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە لە هەولێرا دەسەڵاتی هەیە ئەڵێ ئێمە ناهڵین هەولێر ببێ بە سلەیمانی ئەوەی شیکە لە سلەیمانی ئەڵێم ئازادی هەیە لە هەولێر دۆک نییە ئەوان نەک ئەمە لە ڕووی زمانەوە زمان چ پەیوەندی بەوە هەولێر نێ بە سلەیمانی ئەوان مەبەستیان ئەو فەوزایی کە بە فەوزا هینەکەن ئەیشوبهێنن یعنی ئەم دابڕانە کە مامۆستاوتی مامۆستا بنێرین بۆ باڵێ بادینان و ئەو تێکەڵیە لەک لە بواری پەرۆدا پێویستە لە بواری بازرگانی و لە هەموو بوارێکە ئەمە دروست بێ ئەم دەسەڵاتە ناوێ ئەمە دروست بێت ئەم تێکەڵایە دروست بێ ئەم هۆشیارە دروست بێ لە بینی ناوچەکانان نەوێ هەرکەس ناوچی خۆی بپارێزێت بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوێ بەس وابزانام مامۆستا بە دەرفەتێکی کردووە شعرەکەم بیراتەوە بەڵێ مامۆستا لقد أسمعت لو ناديت حيا لقد أسمعت لو ناديت حيا ولكن لا حياة لمن تنادي بیکە بە دوایین لەسەر تەوەری بەرنامەکە ئایندەی پەروەردە و فێرکردن لە کوردستان ولو نفخت في النار لأضاءت ولكن أنت تنفخ في الرماد ئەوە شعرەکەیە من کردووەکو گوتم کردوم بە کوردی ئەگەر تۆ زیندویەک بانکەیت دڵنیا بە گوێت لێ دەگرێ بەڵام ئەوەی بانجی دەکەیت لە ژیانەڵادایە و دەمرێ ئەگەر فولە ئاگرکەیت ئەگەر تۆ فولە ئاگرکەیت مەشخەڵی بۆ ئاسمان دەبە
تۆ فولە خۆڵە مێژ دەکەیت ڕەشەبایەک دێت و دەیبە. بەڵێ سپاس بۆ عەبدولکەریم شێخانی نووسەر شارەزار لە فێرکردنی کوردی مەریوان سەلاحیلمی ڕۆژنامەنووس لە بواری پەروەردەی سپاس بۆ ئەوەندەبوونتان دیدارە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵام من وەکو گوتم بۆ شتێکێکە هاتبووم زیاتر بۆ مەسەلەی زمان و ئەوانە زمانیش بێگومان لەناو پرۆسەی پەروەردەی ئینشاڵڵا بۆ دەرفەتی بەرنامەیەکی ڕۆشنبیری لەسەر زمان بەڕاستی کتێبەکانی پەروەردە شتیوان تێدایە یعنی لە ڕێگا کە هاتین باسم کرد بۆ نمونە بە دەفتەری کرۆ بە تێنووس لە هەموو کوردستان بگەرە کەسێ ئەویش بێگومان ببوورە مامۆستا ئەویش بێگومان هۆکاری سەقەتی و خراپی سیستەمی پەروەردەیە لە کوردستان کە زمانەکە ژوەکو خۆت ئاماژەت پێکرد زمانەکەی پەرکرۆ هەوڵین لە بەرنامەی دیکە ئینشاڵڵا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین و ئێمە پێشتریش لەسەر زمانی ستانداردی کوردی تەوەری تر بەرنامەی تر دیکۆمنتاریمان کردووە ئینشاڵڵا بۆ بەرنامەکانی ئایندا وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەتا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. دەم حەڵقەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر کاریگەری هۆز و قەبیلە دەکەین لەناو بزاوتی مێژوودا زۆر سندیکاکان نەقابەکان ئەحزابەکان دەوری خێڵە بینن ئەوەی دڵای کوڕی زیاد لە ناوچەی عێراق والی بووە بەڵام ئەحنەفی کوڕی قەیس کاتێکە بێت